هەر لەنێو کوردستان و هەرێمی کوردستاندا دەبێنمەوە ئەویش پرسی تایبەت بە خوێندکارانی زانکۆی چەرمۆ کێشیان هەیە ماوەی چەند ڕۆژێک کە ناڕزایەتی دەردەبڕن لەسەرم بابەتا وردەکاری کێشەکەیان چی هەوڵێکیان بۆ دەدرێت دیارە ئێمە وەکو کورسات هەوڵماندا لەگەڵ لیژنەی تایبەت لا خوێنی باڵا و توێژینەوەی زانستی لە نێو پەرلەمانی کوردستان بتوانین زانیاری بە دووەداچوونەکانیان ئاگای ئەوان بەدەم خوێندکارانەوە بەڵام بەشێکیان ئامادە نەبوون لە نێو بەرنامەکەدا ئامادە بن بۆیە ئێستا ڕاستەخۆ لەگەڵ بەڕێز دکتۆر هونەر ئەمین کە بەڕێزیان جێگری سەرۆکی زانکۆی چەرمۆن ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە یانی ئێمە دەبێت لەسەرم بابەتە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەم کێشەیە چییە کە ئێستا خوێندکارانی زانکۆی چەرمۆ هەیەە زۆر سپاس ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە ڕاستیە ئەو کێشەی کە خوێندکارەکانی زانکۆی چەرمۆ ماوەی چەند ڕۆژێکە ڕوبەڕووی بوونەتەوە دیارە ئەم کێشە باگراوندێکی درێژی هەیە دەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک بەر لە ئێستا کێشەی سەرەکی خوێندکارەکانمان پەیوەندی بە دیاریکردنی ناونیشانی وەزیفی بەشەکانیانەوە هەیە بە دەرەجەی یەک و بابەتێکی تریان پەیوەندی هەیە بە ئاعتراف پێکردنی زانکۆی چەرمۆ لەسەر ئاستی عێراق کە ڕەنگە هەرێکێک لەم بابەتانە کۆمەڵێک قسە و لێدوانی زۆر هەڵبگرێت بەڵام بە دەرەجەیەکەوەی کە هەیە و لە ئێستادا کێشەی سەرەکی خوێندکارەکانە کێشەی ناونیشانی وەزیفیانە بۆ ئەو بەشانەی کە هەیە لە زانکۆی چەرمۆ ناونیشانی وەزیفیەکەی گەرزیاتر دکتۆر بۆ ناونیشانێکی وەزیفیان بۆ دیاری نەکراوە باشە ناونیشانی وەزیفەکەیان گەرورتر و ڕوونتر باسی لەوە بکەین کێشەکەی لە چیدایە بۆچی ئەم ناونیشانی وەزیفێ بۆ ئەوان ئێستا بۆتە کێشە دکتۆر کێشەکە لەکوایە زۆر باشە لە ڕاستیە کاتێک کە خوێندکار یان قوتابی بڵێن کە بەشێکی زانکۆ تەواو دەکات باشە ئەم کەسە کاتێک کە لە شوێنێکە دادەمەزرێت بەدەر با بڵێن لە شوێنە تایبەتەکان حکوومەت بۆ تەواوی ئەو بەشانەی کە هەیە لە زانکۆکاندا ناونیشانێکی هەیە کە بە پێی ئەو ناونیشانە وەزیفە ڕاتبی ئەم کەسە دیاری دەکرێت ویان بە پێی ئەو بەشەی کە ئەو خوێندکارە تەواوی دەکات سبێنێت دەزانێت لە ناودام و دەستگا گشتیەکانی عێراقدا ویان حکوومەتی هەرێمی کوردستاندا دەزانێت ڕووبکاتە چ جێگەیەک وە لە چ شوێنێک دادەمەزرێت بەڵام ئەم بەشانە بە حکمیەوەی بەشێکی تازەن هێشتا ئەو فەرمانەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ دەرنەچووە کە ئەم خوێندکارە بە چ ناونیشانێکی دەبێت بۆ ئەم بەشە و با بڵێن لە ڕێی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مستحقاتە داراییەکانی ویان لێکەوتە مالیەکانی چەندە بۆیە ئەم خوێندکارانە بە هەموو واتایەک مافی خۆیانە بۆ ئەوەی کە داوای دیاریکردنی ناونیشانی وەزیفی خۆیان بکەن بەڵام ئێمە لێرەدا پێویستە هەندێشتی زۆر گرنگەیە کە ڕوونی بکەینەوە ئەویش ئەوەیە کە ئەو کارانەی کە پەیوەندی بە زانکۆی چەرمۆوە هەیە چۆن هەنگاوی بۆ ناوە و دوجار وەزارەتی خوێندنی باڵا و پاشان لایەنە پەیوەندیدارەکانی تر ئەوەی کە لەسەر شانی زانکۆی چەرمۆیە تا ئەم ڕادەی ئێستا با بڵێن هەنگاوی دروستی ناوە لەو بابەتە بەڵام ڕەنگە وەکو پێویست وەڵام نەدرابێتەوە لاوەی کە بۆچی وەڵام بۆ دیاریکردنی ناونیشانی وەزیفی خوێندکارەکان لە سەرتاوە ئەم کێشەی چەند ساڵێک هەیە ڕاستە بەر لە 2 ساڵ من ئێساوە کەوتم باگراوندێکیە بەر لە 2 ساڵ نووسراوی زانکۆی چەرمۆ بە ئیمزای سەرۆکی زانکۆ هەیە کە ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا کراوە بە دیاریکردنی 5 بەش کە ئەم بەشانەمان ناونیشانی وەزیفیان نیە تکایە بفەرمونون بە دیاریکردنی ناونیشانی وەزیفی بۆ ئەم بەشانە بۆ ئەوەی خوێندکارەکانمان لایەندەدا تووشی ئەم کێشە و گرفتانە نێن کە لە ئێستادا بەرۆکی زانکۆی چەرمۆی گرتووە دیارە سەر ئاسی وەزارەتیش دەبێت ئەوانیش پەیوەندی بکەن بە چەندین شوێنی ترەوە وەکو پەرلەمان وەزارەتی دارایی و دوجاریش پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە چونکە ئەم ناونیشانە وەزیفیانە کە هەن لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵێ ڕێکاری یاسایی و کارگێڕی و زانستی هەیە دەبێت بە تەواوەتی بژیرێنە بەر باش ئەوەی کە پەیوەندی بە عێراق حکوومەتی ناوەندەوە هەیە چییە دکتۆر بە نمونە لە دوای ئەوەی کە ڕێکارەکان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان تەواو دەبێت بچێتە پەرلەمانی عێراقیش وە لە پەرلەمانی عێراق ئەو ناونیشانە وەزیفە
دیاری بکرێت کە ئەو کەسەی ئەم بەشە تەواو دەکات چ ناونیشانێکی پێدەدرێت بە نمونە با من لە ڕەنگە ناونیشانی وەزیفی تۆزێ بابەتێکی ئالۆز بێت بە ئاسانی نەتوانین تێی بگەین ئەگەر کەسێک بەشێکی یاسا تەواو بکات کە تەواوی ئەکات کۆلێژی یاسا دوجار لە شوێنێکدا دەمەزرێت بە ناوی یاریدەری یاسایی تاعینە بێت یا یاسایی بە نمونە یاریدەری یاسایی بۆ هەر کەسێکیش کە بەشێکی تر تەواو بکات جا بەشەکە زانستە سروشتیەکان بێت زانستە مرۆڤایەتیەکان بێت کە سبینێت دادەمەزرێت دەبێت ئەو عنوانەی هەبێت بە نمونە و ناونیشانەی کە باسم کرد ئیتر لە وەزارەتی دارایی ئەمە ئەزانی لێکەوتە مالیەکانی چەنە و با بڵێن لە چێ بەڕێبەراتیە گەتواندرێت دابمەزرێنرێت بەڵام ئەم بەشانەی کە لە زانکۆی چەرمۆیە هەیە با من پێمان وانە بێت تەنها ئەم بەشانە لە زانکۆی چەرمۆیە هەن ینی زۆرێک لە زانکۆکانی کوردستان هەن کە بەشی تازانێ و ناونیشانی وەزیفیان نییە بەڵام بەراوردکردنی زانکۆی چەرمۆ بە زانکۆکانی تر بەشەکان لە ناو زانکۆی چەرمۆیە زیاترە واتە ئەو بەشانی کە ناونیشانی وەزیفیان لە زانکۆی لە ئێستادا کە لەگەڵ بەڕێستا قساکەم 6 بەش لە ئێستادا کە لە گەڵ بەڕێستا قساکەم 6 بەشەیە کە ئەو ناونیشانە وەزیفیەی بۆ دیاری نەکراوە بەشەکان با بڵێن بەشەکان کیمیای دەرمانسازیە زانستی تاقیەکەی پزیشکیە کۆمپیوتەری کردداریە فیزیای پزیشکیە کارگەڕی گاز و نەوتوزەیە ئەمانە ئەو بەشانن کە تا ئێستا با بڵێن عنوانەکانیان دیاری نەکراوە بەڵام دەبێت بە بەڕێز دەمە بڵێم ئەمە واتای ئەوە نییە کە ئەم کێشەیە چارەسەر ناکرێت واتای ئەوە نییە کە ئەمە با بڵێن ئیتر چارە نووسی ئەم خوێنکارانە لە ئایندەدا دیار نابێت بۆیە هەر بەشێک کە لە هەر زانکۆیەکە دەکرێتەوە ئێمە دەبێت حسابی ئەوە بکەین زانکۆیەکەیە و وەزارەتێکەیە و پاشان حکوومەتێکەیە دوجار دەبێت کە بڕیاری لەسەرکردنەوەی بەشێکدا هەموو هەنگاوەکانی ئایندەی ئەو بەشە لەسەر ئاستی دەوڵەتەکەی تەواو بکات بۆیە ئەم بەشانە ڕاستە لە سەرەتادا کراوەتەوە عنوانی وەزیفی نییە بەڵام گرنگە لە دواتردا تەواوی ڕێکارەکانی بۆ بژیرێتە بەر بۆ ئەوەی کە بۆ ئێستا و ئایندەی ئەم خوێنکارانە هیچ دڵە ڕاوکەیەک و هیچ ئایندەیەکی نادیار و هیچ چارە نووسێکی نادیار نمێنێت بۆی ئەوەی کە لە ئێستادا گرنگە تەواوی ئەم ڕێکارانە دەبە بژیرێتە بەر و لەو ڕوانگەیەشەوە هەنگاو نراوە بۆ ئەوەی کە بتوانرێت لە ئایندەیەکی نزیکدا چارەسەر بکرێت باشە ئەم چارەسەریە ئێستا هەوڵی بۆ دراوە کە بکرێ لەلایەن کێوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکات لایەنی معنی خوێنی باڵایە تەنها دیارترینیان ئەوەیە کە لە ئێستادا با بڵێن چ هەنگاوێک نراوە دوێنێ بەو پەڕی خۆشحاڵیەوە نوێنەری خوێنکارەکانمان لەگەڵ بەڕێزی سەرۆکی زانکۆ چوونە تا وەزارەتی خوێندنی باڵا و زۆر بە لە خۆ بردووانە بەڕێز وەزیری خوێندنی باڵا کاکتۆر ئارام بە هەست و سۆزێکی باوکانە کوڕان و کچانی زانکۆی چەرمۆی بینیوە و زۆر لە نزیکەوە گوێی بۆ داواکاریەکانیان گرتووە و بەڵێنی هەرچی زووە چارەسەرکردنی کێشەکانیانی پێداون بۆیە ئەمەی کە ئێستا لای خوێنکارانی ژومێت بەخشە قسەکانی بەڕێز جەنابی وەزیرە و بەڵێنی داوە لیژنەیەک بنێرێت لە نزیکەوە نەک تەنها ئەو نوێنەرانەی کە چوونەتە وەزارەت لیژنەیەک بنێرێت کە لە نزیکەوە گوێ لە تەواوی داواکاری و پێشنیارەکانی خوێنکاران بگرێت و ئەو با بڵێن کێشە و گرفتانەی کە هاتۆتە پێش لە نزیکترین کاتە تەواوی توانەکانی بخاتە گەڕ بۆ ئەوەی کە چارەسەریان بکات بۆیە هەنگاوی جددی ئەوەی کە نرابێت ئەوەیە کە دوێنێ لە نزیکەوە تەواوی داواکارەکانیان گەیاندۆتە بەڕێز وەزیر و وەزیریش بڕیاری داوە جەنابی وەزیریش بڕیاری داوە کە لیژنەیەک بۆ بابەتە پێک بێنێت بۆیە هەنگاوە جددیەکان ئەتوانم بڵێم دەستیان پێکردو بە تەواوەتی چۆتە پێشەوە لە لای بەڕێزانی وەزارەتیش ئاشکرایە کە کارەکە تەنها لە ناو خودی وەزارەتان نییە و بەڵکو پێویستی بە ڕاوێژی دەرەوەی خۆشیانە وەکو وەزارەتە پەیوەندیدارەکانی تر و سندیکاکان و پەرلەمان و هەموو ئەو ڕێکارانە بەڵام بێگومان ئەگەر لەسەر ئاستی وەزارەت هەنگاوی جددی بۆ بنرێت کارەکە دەتوانین بڵێن ئینشاڵڵا لە چەند مانگی ئایندەدا جێبەجێ دەبێت. باشە دکتۆر دواتر دێمە سەر ئەو کێشەی ئیعترافکردنە کە تەنها دانپێدانانە تەنها زانکۆی چەرمۆنیە چەند زانکۆیەکی دیکەشەیە ئەو کێشیان هەیە بەڵام بەر لەوە ئەم خوێندکارانی کە لە ئێستا ئەم کێشانەیە کێشەی ئەترافکردن یاخود ناونیشانی وەزیفیەکانیان هەیە چەند خوێندکارە بن بە نزیکی؟ وەڵی ڕەنگە وەکو عەدەدی
دقیق نزانم چەندن بەڵام حسابی ئەوە بکەین ئەمە نزیکەی وەکوتم 6 بەشن بەڵامە بڵین سەدان خوێنکاری کچ و کوورمانەیە کە ئەم کێشەیان هەیە و بە تەواوەتی من پژڕاستی ئەوەکەمەوە کە داواکاری خوێنکارەکانمان بە هەموو واتایەک ڕەوایە زانستیە کارگێڕیە یاساییە و دەبێت هەرچی زووترە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت چونکە ئەوەی کە گرنگە لێرەدا ئێمە بە حسابی ئەوە بکەین کاتێک کەسێک دەوێت بخوێنێت لە زانکۆیەکدا و لە بەشێکدا لە کۆلێژێکدا بەر لە هەر شتێک دەبێت ئێمە حسابی ئەوە بکەین کە چۆن کەشێکی زانستی و کەشێک کە تێیدا عەقڵ گەشە بکات لەناو ئەو زانکۆیەدا دروست بکرێت ئێمە دەبێت حسابی ئەوە بکەین ڕەنگە بە تەواوی ئەو بارودۆخانەی کە بەرۆکی ئەم وڵاتەی گرتوێتەوە خوێنکارێک تووشی ئەم کێشانە ببێت ڕەنگە تااقەتی ئەوەی نەبێت لە ناو پۆلا گوێ لە مامۆستاکەی بگرێت ڕەنگە تااقەتی ئەوەی نەبێت هەوڵ و کۆشی جددی بدات بۆیە ئەمە بابەتێکە سەرڕای تەواوی ئەو کێشانەی تر کە بەرۆکی ئەم زانکۆیی گرتووە ما حسابی ئەوەش بکەین کە ڕەنگە ئەمەژێکی بێت لە هەرە کێشە دیارەکانی تر کە بەڕاستی پێویستی بە چارەسەری زووە بەڕاستی پێویستی بەوەیەکە چۆنەڵی ئەوەی کە لە توانادای بکرێت من جارێکە سەرنجی بەڕێزت بۆ ڕا دەکێشمەوەکە ڕەنگە لە پێشدا با بڵێن کارەکان نووسرا و کرابێت بەڵام خوێنکار حەقی خۆیەتی بۆ تا ئێستا وەڵامی وەرنەگرتووە بەڵام ئەمە لە ڕووی ئیداریەوە ڕەنگە با بڵێن زانکۆکە هەنگاوی نابێت بەڵام دوجار ئەوەی کە باچەکەیدا جارێکی تر هەر خوێنکارە بۆیە دەبێت ئەو بارگرانی و ئەو بارە دەرونیە ناخۆشەی کە بۆ خوێنکار لەم ڕوانگەیەوە دروست کراوە دەبێت هەرچی زووە جێبەجێ بکرێت. باشە دکتۆر لەسەر کێشەی اعترافکردن تا ئێستا زانکۆی چرم و اعترافی پێ نەکراوەکو زانکۆیە کە بتوان بە بڕوانامەکانیان کار بکەن کامیژی کێکە لە کێشەکان ڕاستە زانکۆکانی هەرێمی کوردستان ڕەنگە ئەو بڕوانامەی کە وەریەگرن لە دەروی عێراق و هەرێمی کوردستان نەتوان کاری پێ بکەن بەڵام جیاوازی زانکۆی چرم و لەم ڕۆوە لە ڕووی اعترافکردنەوە لەگەڵ زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق چییە؟ ڕاستیەکەیە تۆ هەر زانکۆیە کە دا ئەمەزرێت دوای دامەزراندنی دەبێت کار لەسەر ئەوە بکرێت چۆن لەسەر ئاستی ناوخۆ بناسێنرێت چۆن لەسەر ئاستی عێراق بناسێنرێت و اعترافی پێ بکرێت پاشان کارەکان لێرەشدا ناوەستێت دەبێت بزانیت چۆن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم زانکۆیە دەبرێتە پێشەوە ئەوەی کە لە ئێستادا گرنگە و بەرۆکی تەواوی خوێنکارانی گرتوێتەوە و مامۆستایان و فەرمانبەرانیش با بڵێن کە لەم زانکۆ تازانەدا هەن و زانکۆی چەرمۆ بنمونە پەیوەندی بە اعترافکردنی ئەم زانکۆیەوە هەیە لەسەر ئاستی عێراق ئەم زانکۆیە تا ئەم ڕادەیە کە ئێمە قسەی لەسەر دەکەین لەسەر ئاستی عێراق ئەم زانکۆیە دانی پێدا نەنراوە و ئەمەش ئێمە با بڵێن ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم زانکۆیە کێشەی گەورەی هەیە نەخێر وەک ئاماژەم پێکرد بە بەراورد بە زانکۆکانی تر ئەو زانکۆ تازانە کە با من لێرە ناویان نهێنم زۆر زیاتر لەوە دوو تەمەنی ئەم زانکۆیەشانێت تازە گەشتونەتە قۆناغی ئەتراف پێکردن بۆیە ئەمەیان ڕەنگە بابەتێک بێت ئێمە دەڵێن لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان ئەم زانکۆیە ساڵانە بەشداری لە پێشبڕکەی زانکۆکانی ترەکە ساڵانە منافەسەیەوە دەکات کە چۆن بتوانێت لە ڕووی زانستیەوە پێش زانکۆکانی تر بکەوێت و ئالگۆڕێکی زانستی لەگەڵ زانکۆکانی تر هەمانە لەگەڵ ئەم کێشەی ناونیشانی وەزیفەیە کێشەی اعترافکردنەکەی ژراوەتە لایەنی پەیوەندیدار و وەزارەت بۆ چارەسەرکردنی بێگومان بەڵێ من دەمێت لەوەش بۆ بەڕێزت لەو ڕوانگە شتێک بۆ بەڕێزت ڕوون بکەمەوە ئەمە ژواتای ئەوە نییە مەسلەی ئەتراف پێکردنی زانکۆ بەڕێزم مەسلەی ئەتراف پێکردنی زانکۆ چۆنە یعنی تۆ لەسەر ئاسی ناوخۆ هەتە لەسەر ئاسی ناوخۆی زانکۆکە کە ئاویش باڵێن لە بەشەکان کۆلێژەکانە تا ئاستی زانکۆ ئەم هەنگاوە لە ناو زانکۆی چەرمۆدا پێش 2 ساڵ هەنگاو نراوە بەڵام کارەکان لۆکەڵی بوونواتە لەسەر ئاستی ناوخۆی زانکۆ ئەنجامراوە کارەکان چین دۆکۆمنت کۆکراوەتەوە دۆکۆمنتی پێویست کە پێویستە بۆ ئەتراف پێکردنی زانکۆ چونکە ئەتراف پێکردنی زانکۆ چی پێویستە با بڵێن لە ڕوانگەی ستافی ئەکادیمیەوە ستافی پێویستە کە با بڵێن بە پێی ڕێنمایی بۆ ئەم زانکۆی ئەترافی پێ بکرێت پاشان لە ڕووی بیناو پێویستیتان بە کارمەند هەیە
ئەوەی کە هەبێت ئێمە بێ حسابی ئەو بکەن لە ناو زانکۆیە تۆ ستافی ئەکادمی هەیە با بڵێن کە ئەمانە خۆی لە مامۆستایە دەبینێتەوە پاشان ستافی کارگێڕیشت هەیە کە با بڵێ خۆی لە فەرمانبەران و بەشێکی تری مامۆستایاندا دەبینێتەوە ئەم زانکۆی چەرموو بێگومان زۆرن ئەو بەشانەی کە تا ئێستا پێویستی بە ستافی ئەکادمی هەیە بەڵام ئەمە واتای ئەوە نیە بڵێم ئەمە کێشەی ئەتراف پێکردنەکەیە نا لەسەر ئاسی ناوخۆ حساب بۆچ بڵێن لەسەر ئاسی ناوخۆی زانکۆکە حساب بۆچی ئەکرێ حساب بۆ ستافی ئەکادمی ئەکرێ حساب بۆ سەوزایی ئەکرێ حساب بۆ بیناکرێ دەواازەی زانکۆکەت سنتەرت مختبەراتت تۆ ئەبێت هەموو ئەم دۆکمنتانە کۆ بکەیتەوە دوجار بەشێک لەم هەنگاوانە پێش لە 2 ساڵیش ئەم هەنگاوانە نراوە بەڵام تا ئەم ڕادەی کە ئێمە قسە لەسەر ئەتراف پێکردنی زانکۆی چەرمۆ دەکەین لە ناو زانکۆی چەرمۆوە بە حکمی ئەوەی تەواوی پێداویستەکانمان دەستەبەر نییە بۆ زانکۆیەکی ئەتراوی پێ بکرێت نووسراو نەکراوە بۆ وەزارەتی خوێندنی باڵای عێراقی کە تا بڵێن لیژنەیەکتان بابێت سەیری ئەم زانکۆی ئێمە بکەن و سەیری تەواوی لایەنە زانستی و کارگەرەکانی بکەن ئەترافی بکەن ئەمەش هەنگاوی جددی نراوە لە ئێستادا کە ئەم دۆکمنتانەمان کۆکردوتەوە بتوانین بیگەینە لایەنی پەیوەندیدار و لیژنەی پێویستیان بێت ئینشاڵڵا ئەویش لە ئایندەدا ئایندەیەکی نزیکدا لیژنەیان دێت و دەچێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر کاتم زۆر کەماگەر بکرێت بە کورتی کەمێک بەر لە ئێستا وەزارەتی خوێنی باڵا ئەنجامی زانکۆلاینی ڕاگەیاند چەند خوێندکار یعنی بەدەست ئێوە گەشتۆ چەند خوێندکار لە زانکۆی چەرموو بۆ ئەم ساڵ وەرگیراون؟ نەخێر هێشتا زووە بۆ بابەتە ئەوە بە نووسراوی ڕسمی ئاگدارەکرێنەوە عەدەدی ئەو خوێندکارانێک کە ڕاستی زانکۆی چەرمۆکرێت پێمانەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هونەرەمین کە بەڕێزیان جێگری سەرۆکی زانکۆی چەرموو بوون ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە بە ڕێگەی ڕاستەخۆ میوان مابوون دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونی دیارە